شوێنەوار و شوێنەوارناسی یەکێکن لەو بابەتە گرنگانەی کە لە دنیادا بایەخێکی گرنگی پێدەدرێت. بۆ ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا گۆران عەبدوڵڵا مامۆستا لە بەشی شوێنەواری زانکۆی سلێمانیەکەین کە گفتوگویەکی تایبەتەکەین لەبارەی ئەوەی کە گرنگی شوێنەوار چییە یاخود فەلسەفەی شوێنەوار چییە و بۆچی ئێمە نەبووینەتە خاوەنی کولتور و فەرهەنگی تایبەت بە خۆمان لە بواری شوێنەوارناسیە لە لای بەشێکی زۆر لەوانەی کە دەسەڵاتدارن یاخود بازرگانن بە شێوەیەک لە شێوەکان ناتوانن وەکو پێویست کارێک بکەن کە بایەخێکی ئەوتۆ بە شوێنەوار بدرێت یاخود ئەم بابەتە بێتە فەرهەنگ و لە ناو خەڵکیدا گرنگی زیاتری پێ بدرێت. مامۆستا زۆر بەخێر بێ، زۆر خۆشحاڵم کە لەگەڵ جەنابکەم. پێم خۆشت سەرەتا بیسەران و بینەرانمان بۆ ئاشنا بکەی فەلسەفەی شوێنەوارناسی چییە؟ زۆر باشە، دەستان خۆش بێ، سوپاس بۆم دەرفەتە. لە ڕاستیە زانستی شوێنەوارناسی لە جیهانە خاوەنی گرنگیەکی تایبەتی خۆیەتی و بۆ ئەو وڵاتانەی کەوا ئەیانەوێت لە داهاتووە پێشکەوتوو بن پێویستە خاوەنی ڕابردوویەکی باش بن. ئەم ڕابردووە بێگومان ئێمە لە زانستی بەشێکی گرنگی لە زانستی شوێنەوارناسیەوە وەریەگرین. لەبەرەوە زانستی شوێنەوارناسی یارمەتیدەرێکی باشە تەنانەت بۆ مێژووش. بۆچی؟ لەبەرەوەی زۆرێک لەو قۆناغە مێژوویانەی کەوا ئێمە هەمانە لە ڕێگەکەون بوون. یعنی ئەگەر کوردستان بە نمونە وەربگرین، زۆرێک لەو فترە مێژوویانەی کەوا لە کوردستانە تا ئێستا دیار نین، ئێمە لە ڕێگەی زانستی شوێنەوارناسیەوە توانینەوە قۆناغە مێژوویانە بدۆزینەوە. هەر ئەمڕۆ بەڕێستان ئاگادارن یانی کە هاوشان لەگەڵ شانە دەرزێدا کۆمەڵێک لە شوێنی شوێنەواری دیەکۆن لە شاری سلێمانی، زانکۆی سلێمانی خۆشبەختانە بەشی شوێنەوارناسی توانی ینی هەم دیدارێکی زانستی و ئەم کۆنگرێکی ڕۆژنەوانی بکە سەبارەت بە و شوێنەوارە نوێیانەی کەوا دۆزراونەتەوە لە شاری سلێمانی. ئەمەش واکە کە مێژوویەکی نوێ بۆ شاری سلێمانی لە قۆناغە مێژوویەکانە دیاری بکەین. لەبەرەوە زانستی ینی هەرگەلێک ئەگەر گرنگی نەیاد بە زانستی شوێنەوارناسی ئەوە بە دڵنیاییەوە لە زۆرێک لە قۆناغە مێژوویەکانە هەر بەوونی ئەمێنێتەوە. ئێمە بۆی بتوانین خۆمان لە هەموو ینی بە تایبەتی کوردستان کە وەکو لانکەی مرۆڤایەتی ناسراوە بۆی بتوانین بە تەواوەتی خۆمان پیشانی جیهان بین، ئێمە زانستی شوێنەوارناسی دەرچەیەکی باشە، دەلاقەیەکی باشە بۆی بتوانین لێرەوە خۆمان بە تەواوەتی وەکەوەی کە هەبووین پیشانی دەرەوە بین. مامۆستا گۆران، باست لە دۆزینەوە شوێنەوارە نوێیەکێت خۆشبەختانە لەلایەن تیمێکی تایبەتی مامۆستا و خوێندکارانی بەشی شوێنەوارەوە کۆنگرە ڕۆژنامەنووسی بۆ سازکرا. ڕێک ئەم تەوقیتە هاوکاتە لەگەڵ ئەوەی کە ئێستا لە سلێمانی هەڵایەک هەیە لەسەر ئەوەی کە بەشێک لە شاخی گۆیژە ئەزمەر کە بە شێوە لە شێوەکان سیمبولی ئەم شارن، ئەوە تا ئەیبینین خۆمان بە ئامێری گەورە خەریکی داتاشینی شاخکەن و ئەیانوێت پرۆژەی نیشتەجێبوون و وەک ئەوەی باسی یەکەن گەشتیاری لەسەر بنیاد بنێن. ئێمە نازانین چی ڕوئەدات، وەک ئەوەی کە بەشێک بە دەژبینی باسی یەکەن و بەشێکتر بە گەشتبینیەوە پێیان وایە کە ئەبێتە پرۆژەی گەورە و گرنگ و گەشتیاری و سەرنجی گەشتیاران ڕاکێشی و ئەبێتە بەشێک لە ژێرخانی ئابووری ئەم شارەوە بێتە بەشێک لە نمونەیەکی جوانی بیناسازی. ئەم پێم خۆشت لێرەوە باستی ئەو بابەتە بکەین کە چەند ساڵێکە بۆ خۆتەزانی بزاوتی وەبەرهێنان هەمووی لە بابەتی خانوبەرەیە بەتایبەت لە بەرزکردنەوەی چەندین باڵەخانەی جیاواز لە شاری سلێمانیە بەتایبەت لە کوردستان بەگشتی، بەڵام لە سلێمانی بەتایبەت کە دەستی پێکردووە. ئەبینین ڕۆژانە ئەم هەموو شقەیە بەرزەکرێتەوە. ئەمانە تا چەند بابەتی پلانسازی شار ئەگرێتەوە، تا چەند لە چوارچێوەی ئەوەی کە ئێوە وەکو تایبەتمەندی خۆتان کە پێڵەن پلانسازی شار تا چەند حسابی ئەمەی بۆ کراوە، تا چەند ئەو بابەتانەی کە پەیوەندی بە تێکنەچوونی سیمای شارەوە هەیە، تا چەند ئەمانە بخراوەتە بەرباس و حسابی تایبەتی بۆ کراوە. پرسیاری کە زۆر گرنگە، زۆر جێخۆیەتی لە ڕاستیە
پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بۆمەوە بە پێشگیریمانەیە بکەم لەسەر گرنگی بیناسازی لە وڵاتانی پێشکەوتووە و پاشان وا ئەزانم ئۆتۆماتیکیان خۆی هەر لە ناو ڕوونکردنەوەکانی منە وەڵامی پرسیارەکەی بەڕێزی شتوان دەستەکەوێت. لە ڕاستیە لە مەسەلەی بیناسازی لە وڵاتانی پێشکەوتووە یەکێکە لەو شتانی کە پێوترێ بەهای نەتەوەییە، ینی باوەڕی تاوم بەوە هەیە هەر کاتێک ئەم بیناسازیە لە کوردستانە لە هەر شارێکی کوردستانە لە هەر شارۆشکەیەکی کوردستانە کە پرۆژێ وەبەرهێنانەکرێ، ئەگەر ئێمە پرۆژە یاسایەکمان نەبێ بیناسازی نەچێتە ناو ئەو شتەی کە پێوترێ ناشناڵ ڤالیو کە نەبێتە بەهای نەتەوەیی، طبعاً کاتین ئەو شتانی کە ئەستە چوارچێ بەهای نەتەوەییەوە شتێک کە ئەچێتە ناو بەهانەتەوەیەکەوە یەکێک لەو شتانە دیزاینی بیناکانە و بەکارهێنانی ئەو مەوادانەیە لە مەجای بیناسازیە. گەورەترین کارەسات کە ڕوبەڕوویە وڵاتی ئێمە بووەتەوەیە کە شارستانێت گیراوەتە دەست بازرگان بەداخەوەیانیان قسەیەکەم. ئەمە یەکێکە لەو کارەساتانی کە ڕوبەڕووی بووینەتەوە. ئێمە کارەساتەکە لەوە گەورەترە بەشێکی زۆر لە شنۆژەنکردنەوەی شوێنەوارەکان گیراوەتە دەست لە ڕاستیە بازرگانەکان. یعنی نمونەمان هەیە هەر لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانە کە شوێن نۆژەنکردنەوەی شوێنەوارەکانی راوەتە دەست بازرگانەکان، یعنی ئەم بازرگانە تەنانەت هەژمونی هەیە بەسەر نۆژەنکردنەوەی شوێنەوارەکەیە. گاشەوە سەورە ئەگەڕات بگرم ئەوەی کە جەنابەت باسی ئەەکەی ئێستا منیش ئەیبینم ڕاستە بازرگان هەیە کە با بڵێن بودجێت دائەنێ بۆ نۆژەنکردنەوەی ئەو شوێنە، بەڵام ئایا هەر خۆشی بڕیاردە لەسەروی کە ئەم شوێنە چۆن نۆژە نەکرێتەوە؟ گرفتەکە لەوەیە چۆن هەژمونێکی هەیە، ینی ئەوەنی کە تاو شوێنێک ئاگدارە من وەکو خۆم کە بە شوێنیا چۆم بەشێکی بازرگانەکەیە ئەمەی کە بازرگانەکە بودجەیەک تەرخانەکە بۆ نۆژەنکردنەوەی شوێنەوارەکان جێگەی دەستخۆشیە. بێگومان ئەمە شوێنی دەستخۆشیە، بەڵام ئەم بودجێ ئەبێ بیرێتە دەست کۆمەڵێک پسپۆر کە لەو مەجالەیە یاندانیکەم سەرپەرشتیاری جێبەجێکردنەکەی کەسانی پسپۆر بێت بەبەستەکەی منیش لەوەیە. بەشێکی تر لە ینی ئەو ئەتوانم بڵێم قەیرانانی کە لە مەجای شارستانی لە وڵاتی لە کوردستانە هەمانەوەیە کە کۆمپانیا ئەندازیاریەکان کە سەرپەرشتی ئەماکەن ئەم وعیان نییە، بەڕاستی وشیاریان نییە کە بینیش لەسەرەوە بکەن کە بیناسازی ئەبێت چۆن بێت چۆنە بێت لە ناو ینی بەهاکانە جێگەی بێتەوە، چونکە دوجار بیناسازی کاریگەری تاوەتی هەیە بە ڕاستەوخۆ بە یان ناڕاستەوخۆ لەسەر ئەو مرۆڤانەی کەواتیاژین. ئەگەر هاتوو لە دەستپێکی یەکەمە لە خاڵی یەکەمە حکوومەت توانی بەها بیناسازی وەکو بەهایەکی نەتەوەی ئیشی لەسەر بکە و مەوادەکان دیاری بکە. ئەگەر نمونەیەک بێنمەوە بۆی وەڵامەکەم ڕوونتر بێت، بۆی ئێستا لە بەریتانیایە هیچ کەسێک خاوەنی دەرەوەی بیناکەی خۆی نییە، یعنی هیچ کەسێک خاوەنی دەرەوەی بیناکەی خۆی نییە و ناتوانێت سەربەخۆ چ وادێکی بێ بەکاری بێنێ، ینی وەبەرهێنێک بێ پرۆپۆزەڵێک تەقدیمی شارەوانی بکە یان تەقدیمی حکوومەت بکە کە پلانێکی هەیە ئەوێت یەکەیەکی نیشتەجێبوون دروست بکات، لە ڕاستی یاشتی وانە تەنانەت ڕەنگەکەشی لە دەستی خۆیان نیە، لەبەرەوەی لەوێ ڕەنگ جۆرەکانی مەواد دیزاین هەموو ئەو مەوادانێک کە دروست کراون کە ئەبێ قەرارە دروست تەنانەت گەورەبوونی شار لەژێر کۆنتترۆلی وەبەرهێنەکانیە، چونکە دوجار ئەمانە هەمووی کاریگەریانە بێت. ینی ئێستا لە وڵاتە پێشکەوتوەکانە شوقەکان ئەوانەی کە بەرزەکرێنەوە بۆ ئاسمانە لە ڕاستیە خەوەنەکەیان خەڵک نین، ینی ئەوە نییە کە کەسێک کە پارەیەکی لە گیرفان نابێ و ئەوێت شوقەیەکی سەکەنی هەبێت بچێت مامەڵەیەک بکات و عقدێک بکات لەگەڵ وەبەرهێنێکە و ببێتە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون. شتیوانی لە وڵاتانی پێشکەوتووە هەموو ئەو شوقانەی کەوا هەن لە وڵاتانی پێشکەوتووە خاوەنەکەی حکوومەتە، حکوومەت لەبەرەوە کۆنکری دێما زانین تەمەنی هەیە، ینی 30 ساڵە 40 ساڵە 50 ساڵە دوایم 6 ساڵە ئەگەر حکوومەت نەبێن نۆشەنی بکاتەوە چی لەم پرۆژەیە داگەر کاتێ باسەکە باس لەوەیە کە ئەگەر بیناسازی ببێتە بەهایەکی نەتەوەیی و پلانی استراتیژی دابڕێژێت بۆ ئەم مەجالە. بۆیە ینی بەشێکی ئیشی حکوومەتە کە لە خاڵی یەکەمە هەموو ئەم شتانە بگرێت کە مەوادەکان ڕەنگەکان دیزاینەکان هەموو ئەم جۆرانە لەناو بەهای نەتەوەیی جێگەی بکاتەوە. کاتێکە بێتە بەهایەکی نەتەوەیی ئێتر تۆ ناتوانانی ینی وەکو ئەوە وایە کە کەسێک بێ بڵێ من جلی کوردیە گۆڕە، ینی جلی کوردی کە ئێستا ناسنامەیەکە لە کورد هەموو کوردێک
لە هەموو شوێنەکە ینی شانازی پێوەکات وەکو ئەوەیە بیناسازی بێت بڵێ ینی گۆڕینیان بیناسازی ڕێک وەکو ئەوەیە کە بێت بڵێ من جلوبەرگی کوردیە گۆڕم یان بێت من دراوی ئەم وڵاتە گۆڕم. مامۆستا من وا تێگەشتم لە بابەتی ئەوەی کە بەهایەکی نەتەوەیی هەبێت مەبەست لەوەیە کە ئەم باڵەخانەیە کە دروست دەکرێت بە شێوە لە شێوەکان دووربینی ئەوە بکرێت یان پلانێک استراتیژیای بۆ دابنرێت کە پاش بۆ نمونە پاش سەدەیەک ئەمە وەکو بەشێک لە کولتوری ئەم شارە بمێنێتەوە. یەک شت هەیە ئەتوانم بڵێم لە پلانسازی شارە هیچ کات بەرزی بیناکان مەرجنین بۆی تۆ شارێکە دەبێت پێویستە بینات هەبێت ینی بینای بەرز دەبێت بە پێچەوانەوە تا و شوێنێک ئەزمونمەیە لە مەدرید و لە لەندەن و لە پاریس و بەرلین و ئەمانە بەقەت سلێمانی هەولێر بینای بەرزیتیانە لەبەرەوەی ئەو مەرجانەی کە پێویستە تۆ لە شارە هەوبن جیاوازترن لەوەی کە تۆ بینای بەرز بن یعنی هیچ کات ژماری دانیشتوان مەرج نییە بۆی تۆ شارە دەبێ و بینای بەرز مەرج نییە بۆی تۆ شارت هەبێ لەبەرەوە شتێکمان هەیە لە پلانسازی شارە پێوترێ پەیوەندی نێوان شار و سروشت لە هیچ شوێنێکی دنیاە ناکرێت ئەو شتەی کە سروشتە یعنی ئێستا لە وڵاتانی تەنانەت بەشێک لە دەوڵەتە عەرەبیەکانە ئیش کە شارەکانیان دوورن لە سروشتەوە سروشتی بۆ دروستەکەن یعنی سروشت ئێهێننەوە ناو شار ئێمە ئێستا سروشتەکە بەشێکە لە شارەکەمان بەڵام بەدەستی خۆمان لە ناویە بین لەبەرەوە بووی ئەڵێمیانی ئەم شتانە وردەکارین لە بەهانەتەوەیەکانە کاتێکە لە بواری بیناسازیە یەگەگرێتەوە یەکێک لەو مەجالانی کە هەیە لە ناو پلانسازی شارەکان ئابریتیە لە پەیوەندی سروشت بە شارەوە و شار بە سروشتەوە نابێت بە هیچ جۆرێک ئەو شتانەی کە بوونەتە مۆرکێکی سروشتی شارەکان تێگەێن بە بیانووی هیچ شتێک لە ژێر ینی پاساوی هیچ شتێکە ئەمە نابێ مۆڵەتی پێبێرێ و هیچ لەسەرەوە بکرێکە ئەمە بۆ بیناسازی ئەمە بۆ فلانێ ئەمە تەنها ئەمە شوعانەی ئێستا نییە ینی ئەمە لە شتێکی ورد هەیە لە مەجای بیناسازی عقلە گەورەکانی ڕۆژاوا لە ڕاستیایی شانە سەر کردووە ئەوی شوەیە کە ئەڵێن سەردەمی نوێ ینی کورد کراوەتەوە بۆ دووشت یەکەمیان ئایدۆلۆژیایە دووەمیان بیناسازیە هەر ئەمە وای کرد هیتلەر بڵێ ئێمە بە ئایدۆلۆژیایەکی نوێ هۆنێرێکی بیناسازی و ئەخڵقێنین تا ئەبەدیت بە بەهاکانمان ببەخشین یعنی بۆیە ئێمە لە بیناکان خاوەنی کۆمەڵ زمانی تایبەتیان هەیە ئەوە ئەو شتێکە ئەتوانم بڵێم لە یەکێک لە کۆنفرانسەکان لە زانکۆی سلێمانیان لەسەر خانووە کەلەپوریەکانی شاری سلێمانی کە کرا کە ئاماژەم پێکرد کە زمانی بیناسازی کوردی لە گۆ خراوە ینی لە ڕاستیە بیناسازی خاوەنی زمانێکی تایبەتی خۆیەتی و خاوەنی پەیامی تایبەتی خۆیەتی بیناکان تەنها فۆرم نین لە پشت فۆرمەکانەوە وەزیفەیان هەیە ینی ئەرکیان هەیە لەگەڵ وەزیفەکەیان ماناشیان هەیە ئەو بێماناییەکی ئێستا باڵی کێشاوە بەسەر بیناسازی کوردیە ئەتوانم بڵێم لە تاریخی کوردستان ئاشتیوانە بووە مامۆستا بە تۆزێک بینەوە ناو شاری خۆمان با تۆزە شارچێتی بکەین ئەگەر سێری شاری سلێمانی بکەین سێری وێنە کۆنەکان بکەین یان ئەوانەمان کە لە لانی کەم با بڵێن لە 15 ساڵی ڕابردووە لەم شارەیە ژیاوین بە بیرەوەری ئێمە گۆیژە و ئەزمەر ڕەمزێکی تایبەت بوون و کاتێک کە سیرمان ئەکرد هەر لە مناڵیەوە وا ڕاهێنرا بین کە ئەمە وەکو پشت و پەنای ئێمە وایە هەر لە ئەدەبیاتی سیاسی ئێمەشە هەمیشە چیاکان وەکو پشت و پەنا و تایبەت بوون بەنسبەت پێشمەرگەوە بۆ نمونە با بڵێ بۆ شۆڕشی ئێمە هەمیشە بە شانازیەوە سەیری شاخمان کردو بە تایبەت گۆیژە و ئەزمەر بەنسبەت ئێمەوە بەڵام ئێستا ئەگەر باز لەوەش نەکەین کە ئێستا بەشێک لەم شاخەدا ئەتاشرێت ئەگەر هەر لە دامێنەوە سیر ئەەکەی بەشێکی شاخی گۆیژە نابینی بۆی ئەم باڵەخانە بەرزانەکە دروست کراوە خۆ لە کاتێکە ئەم باڵەخانەکە دروستکراوە نەچونەتە ناو شاخەکەشەوە بەڵام بەردەمیان گرتووە ئەمەش بە شێوە لە شێوەکە هەر تێکدانی ئەو پەیوەندی لێوان سروشت و شار نییە ئەوەی کە جەنابەت باسیەکەی بە تەواوەتی وایە ڕێک ئەمە یەکشتی وتەی یەکێک لەو توێژەرانەی بیرخستمەوە کە لە بەیمانگای بەریتانیا ئیشەکات ئەوەی ئەڵێ سەردەمی نوێ دوو جۆر لە داگیرکاری هەیە داگیرکارییان سەربازیە
داگیرکاریەکیان فەرهەنگیە. یەکەم شت کەوا پەلامارە درێ لە ناو داگیرکاری فەرهەنگیە بریتێ لە مەسەلەی بیناسازی. لەبەرەوە ئێمە ئەمڕۆ ئازارەکە ئەوەیە بەدەستی خۆمان داگیرەکەین. لەبەرەوە وەک پێشتر ئاماژەم پێکرد تۆ بێ بینایەکە دەبێ خاوەنی ینی زمان حاڵی خۆت بێ یەکێک لە پایەکانی نەتەوە بە تایبەتی ئێستا کە پێشنیار کراوە بۆ نەتەوانەی کە زۆرینەن و دەوڵەتیان نییە ئیشکردنە لەسەر مەجالی بیناسازی ئیشکردنە لەسەر مەجالی بیناسازی ئێمە لەم مەجالەیە بە تەواوەتی لاوازین بەدەستی خۆمانیانی یەکێکە لە پایەکان تۆ بۆ ئەوەی نەتەوەیەکی خۆت نمایشکە ینی لەو دەلاقەیەوە کە پێوترێ بیناسازی خۆت نمایشی دەرەوەکەی کە بڵێ من بڵێ لەگەڵەوەی زمانم کوردیە زمانەکەم جیاوازە و فەرهەنگی تایبەتی خۆممەیە کللتورێکی تایبەتی خۆممەی خاوەنی بینایەکی تایبەتی خۆشمم ئێمە ئەم زمانە لە مەجای بیناسازیان نیمانە ئەو زمانە ینی پایە سەرەکیەکەیە بۆ ئەوەی کەوا ئێمە ببینە نەتەوەیەک ینی دەستکەلایەکی باشە بۆی کە ئێمە لە ڕێگەیەوە ببین بە دەوڵەت ینی بیناسازی کوردی لەکوێیە مامۆستا بەدەستخینە سەر برینەکە باڕاشکاو بین ناڵێ ئایا ئەوەی کە نیمانە لە نەزانیمانەوەی یاخود لەوەیە کە ئەوانەی دەسەڵاتدارن ئەوانەی کار بەدەستن گوێ لە کەسانی عاقڵ ناگرن یان ئەو پێ ببوورە یان ئەو پێگانە و ئەو شوێنانی کە بڕیار بەدەستن و بڕیار لەم بابەتانە ئەن کەسانی پسپۆریتیانە یان گویان لێ ناگیرێت هۆکارەکە چییە؟ بۆ چونێکی تایبەتی خۆم هەیە لەمە لە ڕاستیە یەکێک لەو کێشانەی کە لە کوردستانە هەمانە ئێستا ئەوەیە کە هەژارترین مرۆڤەکان لە ڕووی معریفەوە ئەم وڵاتە بەڕێوە بن بەداخەوە ینی کاتێک ڕوبەڕووی جۆرێک لەم مرۆڤانایە بیتەوە کە ئاگای لەم شتانە نییە و ئامادەی شیتیانە گوێت بۆ گرێ ئیتر تۆ ینی تەناشتێکە بۆ دەمێنێتەوە بریتێ لە مەراق لەبەرەوە ئێمە وەکو باسم کرد داگیر خۆمان داگیرەکەین لە وڵاتانە کارەساتێکی گەورەیە عقوبەی بۆ دانراوە هیچ کەسێک ناتوانێ یانەی چۆن ئیشتیهایە بوو نابێ بێڵی ئیشتیهای بازرگانێک زاڵ بێ بەسەر شارستانیەتە زاڵبوونی ئیشتیهای بازرگانێک زاڵبوونی ئیشتیهای فەرمانڕەوایەک سیاسیەک بەسەر شارستانیەتە کارساتت بۆ دروستەکە ینی لە وڵاتانە هەتا ینی ئەوەشم بە تاماوم بیرم ناچێتەوە یەکێک لەو شتانەی کە لە بەریتانیا ڕوبەڕووی بووینەوە کارگەیەکی سەوزە بە توێژینەوە بەڕێوەچێت ساڵانە ینی لە قوتونان و لە پاکیجین و ئەمانەی کە سەوزەکرێت کە کارگەیەکی بچوو کەس داوای لە زانکۆکایەکە ئەیکڕێ لێکرێ بۆی چۆن بتوانێ لە مەجای ئەم کارگە بچووکەی کە هەیەی بەردەوام بێت ئەگەر گەورەشی نەکات ئێمە ئەم هەموو عقلە گەورەیانی لە مەجای شوێنەوارناسیە هەمانە وە خاوەنی لانکەی مرۆڤایەتین بەداخەوە وەک وتم فەرمانڕەوای باشمان نییە ینی فەرمانڕەوای باشمان نییە لەم مەجالەیە هەژارن بەڕاستی هەژارن لەم مەجالەیە ئیشیان نەکردووە و نەکیشیان نەکردووە بەڵکو ئەوەی کە هەمانە ئێمە یان ئەگەر وردبینەوە لە خانووکە لە پوریەکانی شارە گەورەکانی کوردستان سلێمانی بە تایبەتی لە ناویانە ئەکرێ بە گەراج یعنی وەکو جۆرێک لە عیبەی لێ هاتووە خاوەن ئەو شتی کە شاری سلێمانی پێناسراوەتەوە بە ماوەدەکانی کە بەپی فترە مێژوویەکان خشتی سوورە و نەکراو بۆ پاشان بۆ بە خشتی سوورە و کرا و ڕەنگی خشتەکە دیاری کراوە کە چۆنەوە و بەردانی کە لە مەڵکەنی کە بە ناسراوە بە بەڵدی بەردی مەڵکەنی ئەومانە چێکە لەو بەردانی لە زۆر باڵین لە بیناسازیە هەم زۆر جوانە هەم کوالەتیکی زۆر باشی هەیە بەتاکی دانی هەموو ئەمانە ئێستا تۆگە لە ناو خانوویەکی وایە پێناسەکە وای لاتوە لە شاری سلێمانیە تۆ کەسێکیت نەخوێنەواری لە ناوام خوانوان ئاژ بەڵام کاتێکیت لە سیاجێکە ئەژید یان یەکێک لە کارەساتەکانی تری ئەم پرۆژە نوێیانەی کە لە مەجای وەبەرهێنان ئاگرێ کە لە دنیا وێنی نیە قەناعەتم نیە لە سۆماڵ و جیبۆتی شاشتی وا هەبوو بێت ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە لە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە یعنی قەناعەتم نیە لە سۆماڵ و جیبۆتی شاشتی وا هەبێت بریتیە لە سیاجکردن من وەبەرهێنێکم سیاجێگەکەم کۆمەڵێک بینا دروستەکەم
ئیتر چۆن دروستەکرێ بە چ موادێک دروستەکرێت ئایا پەیوەندی چۆنە بە حەزارەتی ئەم وڵاتەوە گرنگ نییە، چۆن سروشت وێرانەکەم، چۆن سروشتە شارمەوە، چۆن پەیوەندی شار بە سروشتەوە تێگەیم، ئەمە گرنگ نییە. سیاجێکی بۆ دروستەکەم لە کۆمەڵناسی شار و دەرووناسی شارە ئیشی ورد لە مەجالانەیە کراوە، ینی چۆن زۆرێکە لە ئۆردوگا جۆرێکە لە ئۆردوگا، ینی تۆ سەرەوەی شارەکان ئەەکەیت ینی بە جۆری دایەبڕیت، ئیتر کۆمەڵگەکان ئەم شارەکە ئەم گوندەکە لەگەڵ ئەوە غنی ببێت، هیچ پەیوەندیەک ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانەی کە ئێستا ڕۆژاوا ئیشی لەسەرەکە، ینی دروست بێتەوە لە ناو شارەکانە، تۆ بەدەستی خۆت لە ڕێگەی وەبەرهێنەکانەوە دروستیەکەیت، ینی ئەم غەریبیە لە ناو کۆمەڵگەیە دروستەکەیت و تەشەنەی پێیت. زۆر باش ماوەستا سەبارەت بۆ بابەتی ئێستاکە لە سلێمانی بەڕاستی چەند ڕۆژێکە زۆر قسەی لەسەرەکرێت، دوو ئۆگەوەی کە لە سەرەتا لە پێشەکەی ئاماژەم پێ کرد، دوو ئاراستە ئێستا دروست بووە، ئاراستەیەکیان پشتگیری ئەم بابەتاکەن کە بەشێک لە شاخی گۆیژە و ئەزمەر دابتاشرێت و بەردەوامی شنێستە و بەشی کشی و کامپینێک دروستکرا و دژی ئەو بابەتەن. ئەگەر ئەوانی کە ئەوانی ئاراستەی پشتگیریەکەن پێیان وایە ئەمە جۆرێکە لە وەبەرهێنان، جۆرێکە لە ڕەخساندنی هەلی کار، جۆرێکە لە فراوانکردنی ژێرخانی ئابووری ئەم شارە و هێنانی گەشتیارێکی زیاتر بۆ شارێکە کە دواتر بە سوودی شارەکە بکەوێتەوە، بەڵام لە بەرامبەرە ئەمانیتر پێیان وایە کە نەخێر ئەمە تێکدانی سروشتە، ئەمە تێکدانی سیمای شارە، ئەمە تێکدانی ئەو ڕەمزەیە کە ئێمە وەکو خەڵکی شار هەمیشە شانازیمان پێوە کردووە. لەم نێوانەیە ئێمە ئەتوانێت چی بکەین، نێوەندگیری ئەگەر با بڵێن ناوەندی بگرین، ئایا بەڕاستی ئێمە ئەتوانین کارێ بکەین کە وەک کوردەڵێن نەشیش بسووتێ نەکەباب، هەم بتوانین ئەو بەشەی کە لە شاخی گۆیژە لە ئەزمەر کە پێیان وایە بۆ منە شارەوانیەکی نوێنەری شارەوانی لە کۆنگری ڕۆژنامەنووسیەکە باسی لەوە کرد کە ئەم شوێنە هەر بۆ خۆی بەردەڵانە وە سەوز نییە، بۆیە ئەگەر ئەم کۆمپانیا دێت بەداخەوە بە زۆرێک لە منەتیشەوە باسیە کرد، ئەم کۆمپانیا دێەوە بەرهێنانیەکە لە بەرامبەریشە ڕوبەرێکی زۆری سەوزایش دروست دەکات. ئەی باشە ئەگەر بێن هەر بۆ خۆی سەوزی بکەن باشتر نییەنەوە بەبێ ئەوەی سیمای شوێنەکە بشێوێنن. لە ڕاستیە هەر هەبوونی ئەوەی کە دوو بۆچون دروست بێ، ینی ئەو فەزایە دروست بووە کە بێڵێ و دوو بۆچوونە دروست بێ لاوازیە بۆ فەرمانڕەوە لەم وڵاتەیە بۆ حکوومەتی کوردی، هەر هەبوونی ئەوەی کە پرۆژەیەکی وا دوو ئاراستی جیاوازی دروست کردووە بە قەنەعاتی من لاوازیە، لەبەرەوە ئەوە شتێکە لە مەسەلەی دروستکردنی شارستانیەتە جێگەی مناقەشە نییە، جێگەیەوە نییە کە بیت من بۆچوونی من ئیش بکە لەم مەجالەیە، بۆچوونی خەڵک ینی مۆڵەتبەی خەڵک کە پسپۆڕینیە کە لەم مەجالەیە شارەزایی نییە، ینی ئاراستی جیاواز لەناو کۆمەڵگەیە دروستکەی نابێت ئەمە بە هیچ جۆرێک ئەم جۆرە ئاراستانە دروست بکرێت لە ڕێگەی پرۆژەی وەبەرهێنانەوە. ئێمە ئەم شتەکە هەیە بیناسازی وەکو باسم کردیانی خا ئەو زمانە تایبەتیەیە کە ئێمە فرامۆشمان کردو، هەمووی غیابی ئەمانەیە، هەمووی نەبوونی ئەم زانستەیە بە وردەکاری بەو توێکاری کە پێویستە بچێتە ناو هەموو وەرەقە و لاپتۆپەکانی حکوومەتەوە ئیشی لەسەر بکرێ بۆ ئەم جۆرە ئاراستە جیاوازانە دروستە بێت و وەبەرهێن وەکو بەڕێزە باسی کرد، ینی بیکا بە جۆرێک بە منەت بەسەر خەڵکی شارەکەشەوە کە بەشێکی شوێنەکەی بۆ سەوز بەشێکی شوێنەکەی بۆ سۆز کردووەمە وەژێرخانی ئابوووریەکەی بەهێزەکەن بۆ گەشتیارێکی زۆر هێنێ بۆ شارەکە، ئەمانە هەمووی کۆمەڵێشتن کە ئێمە لە ڕۆژانەیە ئەی بیستین و وای لێ هاتووە کە بە شێوە لە شێوەکان دەنگی ئەوانەی پێک بکرێت کە ناڕازین بەرامبەر بەم دەستکاریکردنی چیای گۆیژە ئەزمەر غیابی ئەوەی ینی غیابی حکوومەتەکە ئاڵێم کە ئیتر ئەو بەهایانەی کە پێویستە لە کە بیناسازی نەبێتە بەهایەکی نەتەوەی لە ناو وڵاتە، لە ڕاستیە ئەم بێسەروبەریە ئاساییە لە ناو کۆمەڵگەی ڕۆبە بە هیچ جۆرێک نابێ مۆڵەت بیرێ نەک ئەم مەشروع تازەیە لە ڕاستیە، ینی من وا ئەزانم خەڵکی شارەکە درێنگ بە خەبەر هاتووە، ینی ئەو مەشروعانی کە ئێستا بناری گۆیژە گەر بە شەسی سەرەوەیە ئەوانی کە شارەزایی شارەکەن بڕۆ تۆ گۆیژە بەکەمیە بینی هەمووی پرۆژێ و بەرێنانە و وەگوتم لەگە لە دامێنە و سێریکەی تۆ بەشێک لە چیای گۆژە جوانیەکەی ئەو دارستانەی دامێنی بوو، بەڵام دارستانەکەی شاراوەتەوە ئێستا ینی هەم گۆیژەی تر بە تەواوەتیە شابێتەوە و هەم کۆنکریت، ینی ئەمە کاریگەری سلبی
دروستێکا لەسەر کۆمەڵگە لەو شوێنەیە کە دەروونناسی شار تێکەڵە بێت. جارێکیان لەگەڵ مهندسێکی یابانیا بووم لەمەی کە لە جۆغرافیای مرۆییە شتێک هەیە ئەڵێ مرۆڤ چۆن نەتوانێت کار بکاتە سەر ژینگە بە هەمان شێوە ئەو ژینگەیەشی کە تێژی کاریگەریە کاتە سەر مرۆڤەکە بە باشیان بە خراپ. لەم ڕوانگەیەوە بوو ئەو ئەندازێرە یابانی قسەیەکی جوانی کردێ. من کۆمەڵێک لێکۆڵینەوەی باشمیە لەسەر کورد، لەسەر تاکی کورد، یعنی کورد لە ڕابردووە لە ڕووی دەرونیەوە بەم شێوازە نەبووە، لەبەرەوەی مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ بیناکانە کردووە، لەگەڵ شارا کردووە. ئەو مەوادانەی های دیگەر قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ ئەو بینانەی کە دروست ئەکرێن بۆ شار پێویستە لە هەمان ئەو مەوادە بێت کە خەڵکی شارەکە تیایانش، یعنی نابێت مەوادی غەریب بەکار بهێنرێت، نابێت تۆ ئەسڵن کارەسادەوەیە کە تۆ لە ڕیکلامەکانتا بۆ لە ڕیکلامەکاندا بۆ یەکە سەکەنیەکان بۆ وەبەرهێنان ڕێکلام بۆ حەمامی تورکیەکەیت بۆ لوبنانیەکەیت. ئەمە عقوبەی گەورە گەورەی هەیە لە وڵاتانە، بۆ یە کاتێککە ئەم بیناسازیە ینی ئەوە چەند جارکە یەڵێمەوە ناچێتە ناو یاساوە بە یاسا ڕێک ناخرێ، ئیتر تۆ ئەوەی کە هەتە لە شارستانی دەبێتە عیبە، ئەوەی کە هەتە لە شارستانە دەبێتە عیبە. ئەو ئەندازیارە باسی لەوە کرد، وتی بەلامەوە سێرە لە کوردستانە باسی لەوە کرێن لەسەر فول ینی لایتی سیارە و هۆڕین خڵراوژێت. ئەوت کاریگەری ئەم زۆرەیە ڕێژەی سەرەکی لە بەکارهێنانی بیناکان ئەسەبریتێ لە کۆنکریت. ئەوێت تۆ بەخۆ دەست بزانی یاننا ئەو مادەیە کە ڕۆژانە ڕوبەڕوویە بیتەوە کارت لەسەرەکە. خاوەنی عقلێکی کۆنکریتی ئەڵێ تاکی کورد لە سەردەمی نوێ بە تایبەتی لە دوای نەوەدەکانەوە باسیە کرد. خاوەنی عقلێکی کۆنکریتی دەرونێکی کۆنکریتی و ڕۆحێکی کۆنکریتیە، هیچ ناخوێنێتەوە. تەنانەت ئەیود لە سەری کۆمەڵێک لە گفتوگۆکانم کردو لە بەرنامە تەلەڤیزۆنەکانتانە لە ئاسیا بۆ گفتوگۆ دانانیشن، بۆ بردنەوە دانیشن، ئەوەی کەوە ینی ئەگەر لە شەڕێکە هەبێ لە شەڕی کە لە شێرا هەیە، یعنی ئەم شتانە تەنها لەو ڕووداوانە بێ ئیلا ئەبێ دانیچیان سەرکەوێ بۆ گەشتن بە حەقیقەت نییە تا چەنە یانی ئێماگەین بە حەقیقەت. بۆیە ینی ئەم بەکارهێنانی ئەم مەوادانە لە کاریگەری سلبیژ لەسەر تاکی کوردی داهانێت. یعنی ئیتر یەکمان ژینگە بە هەردوو دیوە هەم مرۆڤ کاریگەری لەسەر ژینگایەوە هەم ژینگە بە پێچانەوە کاریگەری هەیە. مامۆستا پێم خۆشە لە کۆتا پرسیارە بێگوان لە بەشی یەکەمە من بۆ ئەم بابەتە زۆر گرنگە و پێم خۆشە بەڵێنم پێبی کە لە ئەڵقەی داهاتووە دابنیشینەوە بە تایبەت لەسەر بابەتی شارنشینی و کاریگەری ژینگەی شار لەسەر بیرکردنەوەی تاک بابەتێکی زۆر گرنگی کە پێم خۆشە لە ئەڵقەی داهاتووە پێکۆدا بنیشینەوە. بەڵام ئێستا پێم خۆشە لە وەکو کۆتا پرسیار ئێمە پێشتر باسمان لە بابەتی نەتەوەیی کرد، ئەو بابەتانەی کە لە ڕووی شوێنەواریەوە بەهایەکی نەتەوەییان هەیە. بە کورتی پێم بڵێ ئەو بابەتانە چین کە بە دیاریکراوی ئەوەی کە باس نەکردێ وەکو بیرخستنەوەیکرد بۆ بیسەران و بینەران، ئەو بابەتانە چین کە بەهای نەتەوەییان هەیە لە بابەتی لە پەیوەست بە شوێنەوارەوە. لە ڕاستیە هەموو شوێنەواریەکان لە کوردستانە سەرمایە ئەم وڵاتن، ینی بەدەر لە بیناسازی مەرج نییە بەتەنها، ئیتر لە بچووکترین پارچەی شوێنەواریەوە کە لەم وڵاتەیە دۆزرێتەوە ئەمە سەرمایە ئەم وڵاتەیە، پێویستە ئیشی لەسەر بکرێەوە، پێویستە بپارێزرێت، ئەبێتە سەرمایەیەکی گەورە و ئەبێتە بەهایەکی نەتەوەیی گەورە. ئێمە ئەگەر ئیش لەسەر ئەم سەرمایی کە هەمانە کە پێی وترێ شوێنەوارەکانی کوردستان، ئەوانەی کە دیارن و دۆزراونەتەوە، ئەوانەی کە لە پرۆسێسان ینی هێشتا ئەدۆزرێنەوە و ئەوانشی کە نەدۆزراونەتەوە، ئێمە بڕوای تەواون بەوە هەیە کە یعنی ئەبێتە سەرچاوەیەکی دارایی گەورە بۆ ئەم وڵاتە ئەگەر نەوتیشی نەبێ بتوانێت لە کواڵیتیەکی بەرزا بگەی هەم حکوومەتەکەی هەم خەڵکەکەی. لەبەرەوە بەریتانیا یەکێکە لە وڵاتانەی کە 1970 سەرچاوی داهاتی هەیە، هەشتەمیان لە ئاستی ڕیزبەندیە بریتێ لە شوێنەوار و گەشتوگوزار کە بە ڕوبعێکی ئێمە شوێنەواری نییە. شوێنەوار لە ئێمە نەبووتە بابەتێکی گەشت، نەبووتە بابەتێکی گەشت و گوزار، ینی ئەمە یەکێکە لەو شانەی کاکرێ ئیشی لەسەر بکرێ کە ببێتە گەشت و گوزار. ینی لە وڵاتانە لە ئیسپانیا ئێستا یەکێک لەو کۆشانەی کە کۆشی غەرناتە، کۆشی حەمرا عەفوەن لە غەرناتە،
ساڵانە خەڵک بلیت ینی تکتەکەی سەری بۆی شیرێت ئەمە ئەگەر ینی لەم وڵاتی ئێمەیە کە بە بەراورد بە تاریخی ئەم وڵاتی ئێمە لەوان زۆر شتمان هەیە شوێنی شوێنەواری گەورەمان هەیە کە کرێ بکرێنە سەرچاوەیەکی داهاتی گەورە سەرچاوەیەکی ینی زانستی گەورەش ینی نەک بە تەنها ئەوە بێ وە لە ڕووی ئابووریشەوە گرنگێکی تایبەتی هەیە پێگەیەکی تایبەتیە بەخشیە ئەم ڕێگە بێتە ئەو شتێکی تر بتوانرێت حکوومەتی کوردی لەسەر پێیەکانی خۆی ڕابوەستێت پلانێکی استراتیژی گەورە دابڕێژێت هەم خۆی و هەم نەوەکانی ئێستا و داهاتووشی بتوان لە ڕاستیە سود لەو بوارە وەربگرن. مامۆستا زۆر سپاس بۆ ئەو کاتێک کە لەگەڵمان بووی وە گوتم بەڵێنەوەم لێوەرگرتی کە لاڵقەی داهاتوو پێکۆدا بنیشینەوە لەسەر بابەتە گفتوگۆی زیاتر بکەین لە ئێستا پرۆگرامی ئەمڕۆمان کۆتایی پێهێنین بەڵێ بیسەران و بینەرانی سپەیکاست لە ئەڵقەی داهاتووە لەسەر ئەم بابەتە و هەندێک بابەتی تر پەیوەست بە ژینگەی شار و کاریگەریەکانی و شوێنەوار بەتایبەت کە چ کاریگەریەکی لەسەر مێژ و کولتوری شار هەیە لەگەڵ مامۆستا گۆران عەبدوڵڵا دێنەوە دیدارتان تاو کاتە هەختەوەربن.